بابا درێ مەیرا نادری چەند بە من نادری لە زارە نەباتی لە ڕۆی نەقازی لە لێوانە بینێرانی خۆشەویست خوشک و برایانی بەڕێز ئەو ڕۆ ئەمن و کاک هونەرمەند عەلی ئەحمەد لە بەرنامەی کاروانی ئەو جارەشمان لە شاری هەولێرە زانین لەو بەرنمەیە چیتان پێشکەش بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین أوز السلام عليكم السلام عليكم السلام عليكم عامل عثمان يا أهلا وسهلا من جعانة بخير بيستر شو من جعانة عثمان باجو أتاخو حقمان دكا هولير قوريعة خير بيستر باجو بزاين دقين الشندري خير بيستر شو ما مصطفى قربان هەولێر ناس بکە بێک ژێ دیرۆکترین باژارên cîhanê tê naskirin ku heya niha jiyan têde berdewam dike. Dîroka avabûna wê vedgeraj bûyî 9,000 sal beriya zayînê. Hewlêr di nivîsînên padîşayê Someriyan bi Orbilîm hatiye navkirin û ji aliyê Babiliyan û Aşûriyan bi Erbaîl Lod hat naskirin. Li roja êkê çila paşîn ya sala 1919 bûa parêzgeh. Ew paytexta Herêma Kurdistanê ye. Bajarê Hewlêr dikeve navçeyeke deştayî û 400 metran li ser wê deryayê bilind e. Hewlêr bi hin nasnavan hatiye naskirin ji wan bajarê Holakobezîn û bajarê Qela û Minare. Mast û kebab ji bi navûbanktirîn wan xwarinan yên ku Hewlêr pê hatiye naskirin. من عاشقی ئاو هەولێرە هەرچەند دوور بم بەدڵ لێرە چۆن بتوانم بەجێت بێمم فێریە و هەوایێرە کاک عوسمان هەولێر کانگای کوردایەتی منبعی کانگای لەکانی هەڵقوڵاوی ئەو شارە ڕێزی میێوان دەگرن لە دنیاە کەس نییە وەجی هەولێرێ ڕێزی میێوانی گردی هەولێر کانگای کوردایەتی هەولێر هەموو شتێک بۆ هەولێر دوستي من هنا ياخذ كريم العرب دوستي عزيزي من هنا أو برادراني من تزبيع فلوشن تزبيع يجده النوى هذا عزم لي أبو بزانم تاريخي تزبيع شستو سيدنا كيو سطو يك دنا كيو أبيديتش يا كاك اسمه سيوسي هي سيوسي وان لو تارون كانوا بزانن أو تزبيعنا كسيوسي وسطو يقلوك معناها كي تصدقيني والله بخوي تزبيع بزوري سيوسي سطويق وسيوسي بزوري دير بس ليرة زيادة لكن هسه مثلا قزوان ليرة قزوان بخوي كرد درسي لك أو حسابيني 200 300 250 دیار نییە بریت چەندە بەسی ئەوانی لە دەرێدێ 101 سەتویەکەوە ناوی ئەڵڵایە 99 لەگە دوو گچکەکەی 101 سیوسێ کەس ناماوی حەزرەتی عیسا عمری ئەوەندە بووە تر ئەوە نازانم چێە زانە باشە ئەو دوانە زیاتر ئەوەیە لەسرە ئەوە قەزوانەکەی کوردەواری خۆمانە ئەوە کوردەواری خۆمانە هەتایە 250 دەڕاتەمەشە وایە کاک ئیسماعیل ئەوە لەکەم تەزبێژ ڕەمزێکی کوردانە تەزبیع ئادیکو
تمام ڕێکڕێ کوردان دائیمە زیاتر قەزوانیان لەگەر بوو سین زۆر حەول دەدا تەقلیدی قەزوانی بکە پێی ناکرێت سین سین تەقلیدی هەموو شتێک دەکاتن بەس قەزوانی پێ ناکرێت حالیان زۆر حەول دەدا بەس هیچ پێی ناکرێت لەبەرەوەی تەقلیدی نییە شتەکە بخۆی تەبیعیە تەبیعیش لەوێ ئەو دارە نییە و ناتوانین تەقلیدی بکرد بە داری دروست دەکات داریش هیچ نییە دارەکە ئێمە عادیە قەزوان لە 2000 هەیە هەتا 300 وەرەقەیە يعني لە 2000 دیناری خۆمانە تا سێ چاوەڕقی تا 300 وەرەقە هەیتی نوعی جوانێ نوعی باشیە کوردیە دروشتیە ئەبرەقیە لاسوورە هەیە بەرزنجە هەیە بەرزنجە هەیە باینجانی هەیە سەوە باینجانیە نوعی زۆر يعني بالنسبة لي نوع زۆر مەقبولترین ئەوەشیان پێ برێت تەزبیع یعنی زیاترەوەی کە مەقبولە ئەوەی لە هەمووی باشتربی لاسوورەیە لاسوورە قەزوانی لاسوورە لە هەمووی مەڕبوبترێ ئێستا لە بازاڕ گرانترە خەرکی زیاتر هەردەگری لەبەرەوە مەڕبوبترە چەندە لەوانەیە لە هەموو کوردستان دێک دوو داری لاسوورەیە بێت دارەکانیش کەمە یعنی خەرکەی زۆریش داوای دەکات لەبەر ئەوەی کەم دەست دەکەوی کوردیشی کەمە زۆر دن گەورەی زۆرە بەس دنچی هوردی زۆر کەمە وردی کەمە کوردی زۆر کەمە خەرکیش زیاتر داوای دەکات نییە ئەوجا لەبەرەوەی گرانترە عادی بەڕێزە شەکرە سێوی تەورێزە مام عادی شەوقی باب و باپیر و ئەژدادیان کەبابچی بوونە لە هەولێرێ ئەوجا عەزم لێیە ئەوە لۆ کەناڵی 24 ساڵی چەند باب و باپیرن ئەوانە دەستیان بە کەبابی کردیەوە تا خۆشت بە قوربانت لۆیان باسکەین ئەوە قسان دەکەوتە بەخۆم لە 50 کەبابچی بووم حتا دەوری 80 قسوور لە 80 قسوور بڕێکەکەمانم ئەوە بوو پێم نەکرد بەزێمێش هەتا ئێستا دانیشتنی بابیشت هەر کەبابچی بابم کەبابچی بوو دووەم کەبابچی حاجی قادر بەمری گوتی حاجی قادری خزمت ئەمە بەبیرم دێ لە 58 کەبابخانەکە بوو لە تەنیش عاجەمی زێڕنگری زۆت کەبابیان پێدەبوو بەرامبەری ئەوەی کورتان دوورو زبرایلی وە نەبوو دەروێ شەکەبووچی تو بوو لەوێ نەبووم بەس بابم جێی کەبابخانەی یاسینی جێی بابم وەی حاجی قادری جوێی دەبوو جێی ئەوەی کەبابخانەی کەباب یاسین جێی کەباب یاسینی ئەم بوو لە 32 بابم پێچیدا لە 33 ئەمریخوای ئەمە لە 50 ئەمن لەسەر بەرامبەری کەباب بڕانی کەبابخانەمدانە وە بوو تەرێز گەراجی بەغدایە نا گەراجی ڕۆڵانسێ گەراجی ڕۆڵانسێ گەراجی ڕۆڵانسێ مام اختیارە چێ و سبیانان لە دەرکەی مام عەلی ئەو کۆیی بووە کۆی بووە لە سەبەتی گۆشت و جەرگ و گون و گوزیشی دادەنا بەس ئەو شەوان ئەوەی جەرگەکەی لە ناو ئاوێ دادەنا لۆسبێنێ جەرگە ئەوە ئەستوورێ بوو ئادی ئەوە لۆ وڵادی ئەستوور دەبی جەرێک دەستی یەکەیەکە مامۆستا ڕدێن سپیانە ماز دەکەم هیوای خۆشی و ساغی و سەلامەتیان لۆ دەخوازم هەردەم لە خۆشی و شادی و کامەرانی دابژین ئێرە گەورەیە مامۆستایان و ڕدێن سپیان و تەقاعودەکان لێرە خڕدەبنەوە عەزمان لێ جەنابی مامۆستایان دە قسەمان لۆ بکات دەربارەی ئێرە و تەقاعودەکان وەڵا ئێرە چاکترین شوێنە لە بۆ کۆبوونەوەی متەقاعدەکان بۆ یەکەمینان متەقاعدی شوێنێکی نەبوو کەرەی دابنیشی نقطەی دووەم ئەوەی کە تەقاعود بۆ 20 ساڵە نەیدیتە لەو گازینەوەی هەمووی بێکشار دەبنەوە وا بە دوای بەی ئێرە مەسەرزەماتی گەرەک زۆر هەیە مەسەڵەن ئەوەی هیوایەتی ڕاضەیە ئەوە تەقاعەیەک لەوێن دەرێ بۆ خۆی دەچی ڕاضەی دەکات ئەوەی هەوەسی لە خوێندنەوەیە ئەو ڕۆژە جەرائی دێ بابچی بە خۆیان بخۆنەوە ئەوی هەوەسی لە ئۆکەیە بابچی ئۆکەی بکە ئەوی هەوەسی لە ئەزدی پێ قسەی خۆشە لە خۆ دادەنیشێ گەیشتی دادنیشێ قسەی خۆش حتا مەشاکل ممکنە مەشاکلی ئایدیش لە مابینی خۆیان باز بکەم بۆ حەلی لێرە حەل دەکەن لێرە حەز دەکەن تۆ ئەگەر تەماشا بکەی لێرە
هم لسر شكل زرافات شكل جماعتنا وهر جماعتي اشنا يخوينا شوان تكيشكي وزال بر او ايرا دتان بريم تاك شوين النقل كردستان وابزان من العالم شويني واني يعني لش او شويني كديري هي متقاعدين كرايه تاكترين مكتسبه تك قروانبا والله وبالله وطلع والله وبالله وطلع تقاعدين الكورونا عندك سك هي شويني كنبو وانا اللي كاتول دواي متقاعد كجيشت عمري شيء ناتاني لهم شويني شي لو شويني هذا الشيء لعمر لين يزيكا تجيشي لجام بيكوبينا وصعي عالمي دزاني نقبكو من سمنا قرية كتاب نشم عم القصش بكم أو قصش تركات ليرش خدمات هي لهم شوين الشي ترزان تلها لشيانان مثلا سابة بين سطية لير برقش سنفر بابنا خرشي بصرام تجيشي سطحها خرشي بصراي دير دواي شدكي تريشي ايه هيج اشي لسر متقاعدين والله لا صار 1000 دينار يا عفوا ما جاي 1000 دينار 1000 دينار كذا كفاكتك والله وي انا او 1000 دينار ده كفاكتك ايه ما مقابل ويش ايه مش دبي خصبتي بابا درم ایراز هنی قدام دنی زندگاز دکم و گاز دکم درم هوليرا كاكل سريق رات لبني باشيرا سينجو ممشي من دكان خضر عتاري وراتا نمردي ملوخو دستكاتب جيرا ايهو بابا درم ایرا نادري سنب من نادري لزار نباتي للروين قازي لليوان دباري هند شكري في جمارد ورام بيكار ماندي لزل بسري عسكر قرعة يا يا الله بخيرات يا معرب ماري وراسي بيسباس ممنون اجد يا اخوان ما عزم لي ابو برسيارة كدلي بكم بيروكي اوتساي خانه دانا ند اسكان بري كوبو والله ما طبعا لبردي بوين خانه ما نبو فردي بري بداية نقول فردي بالراس دك بري خانه ما نبو اوزا كترحيل كراين هاتي نيرا ترعيل كلام بري للا حكومة الرجيم والترحيل كراين او زهاتي نيرا قلت ما وهر صنعاتي خوم انا تسان صاري ما ابي شدكين حظ مالي ليلة سايخانك دابني زوانه او زوا هجده صاري من لو ديس كانت سايخان انا بس سايخاني كاك شلون هبو بيشتري او بيشتري دواي مدى ما نبو دواني سجل الحمله و سايخانو زور بو اسكان بناو بانك بو ام عالم الرودي اسكان دكا بري راستك وين قلت سايخانش كاك شيزاد براستي دانشتني سايخانان بري تنها وقت كشتن نية بري كابري لقيت صار برادري دادن شي صار قصي خوش دكن بري راي شي لقيك دا قرنوا ناما قرينا وابو كاتي خوي هبو او اشتهبو زمان الشيخ محمود يساخان الشعب ابو ولا لدزقا يلولو قرانا وانا بريك شورش يلولو قرانا دستي بيك خلق لتساخانان ناما ناما تنظيمات عند قريو يارمتيه يارمتيه دالو شورش ساخانه خور الو وينبو بيت سايش بخوي ساخانه تعرفوا شي تزديبو لفرنسا خانيك تريد بينين لو قصي عندك مثلا يارمتيه خد كردو ديانار بري زت ساخانه قديم طاهر لال هبو زار رحمه الله بي مسكو هبو زار رحمه الله بي عبد الله خيال هبو انا ساخانه بناو بانكو عازم ستيل وانا برامبري قرات ثوري هولير بغداد هولير ساخانه قديم الزمان ارباب واشراف هولير دادن اشتن زرايد وصحافيان لدخيل دوا كان سياسيان تدا ذكرت بري خود ساخانه روان ابو بي تاج بخوي انا ساخانه لميش هبو كاتي خوي ساني قورا ده دادن يجي صراحاتي دي ذكرت تعرفوا شي تعرفي ذكرت بيا هبو هلا ساخانه دبو دوست برادريه دبو خزمي يكتري اري والله سايخانه خو مثلا لو انك مثلا لو شر وقاري ومشاكل لو خوشي كراي لو دانشتين
بڕوات پێ ناکەم بڕۆ بڕۆ درۆزنی بڕوات پێ ناکەم ببیە پەری هەتا ماوی تەماشا ناکەم ببیە پەری هەتا ماوی تەماشا ناکەم شمال بم ئەوڕۆکە لەو باسکە باسکە میریا شەمال بەم ئەوڕۆکە لەو باسکە و باسکان دوو کەو دەخوێنن بە خودای لە کرد و ئاسکان زۆر پێستێ کەوتوم ئەوڕۆکە لەگەڵدن ناسکەم زۆر پێستێ کەوتوم ئەوڕۆکە لەگەڵدن ناسکەیان بڕۆ بڕۆ درۆزنی بڕوات پێ ناکەم عەزم لێ هەندە پرسیاری لێ بکەم دەربارەی مۆسیقای شاری هەولێر بەنسبەت مامۆستا سەیدی عەزم لێ ڕێی وەربگرم و نۆ بینێرانیش مامۆستا سەیدیا خۆ بەخێر بێ سپاس مام عەرەبجان گەلێک بەڵێ عەزم لێ بە تێر و تەسەلی بڕێک باسی مۆسیقایی هونەرمەندانی قەدیم ئەوە ئەوەی نمای نازان ڕەحمەتیان لێبی و ئەوانە دیژلۆنگۆ بەجیمایە بە قوربان بەڵێ کاک تەنیاجان ئەوەی ڕاستی بێت ئەگەر بینە سەر باس لە مۆسیقا لە شاری هەولێر بە تایبەتی و لە کوردستانیش بەگشتی بەڵام ئێمە دێنە سەر باسی موزیک لە شاری هەولێر هەستم بە بوونی شتێک کرد کە لە کوردستان و بە تایبەتی لە شاری هەولێر کە ئەو بەرهەمە جوانانەی کە لە ساڵی هەفتاکان بۆ جۆرێک لە هونەرمەندان تۆمار کرا لەوێوە دەتوانم بڵێم موزیک لە شاری هەولێر تەشەنەی کرد و دەتوانم بڵێم پێشکەوتنیی زۆر زۆر چاچی بەخۆ بینی هەموو ئەو شتە چاکانە گەواهی ئەوەن کە ئێمە باس لە شتە کۆنەکانی شاری هەولێر بکەین ئەو شتانی کە لە ساڵی هەفتایەکان تۆمار و تەزیلکان لە هەولێر بۆ کۆمەڵێک گۆرانی بێژی ناودار و بەناوبانگ یەشێک لەو گۆرانی بێژانە کە جەنابەت بوو بەڕاستی سەرسام بوو بە دەنجی جەنابەت و هەموو ئەو کارانێک کە جەنابیشت کار تێداکردن شتە جوانەکانت بەو ئیحساسە جوان و بەو دەنگ و سەدایە جوانەی کاتی خۆی لەگەڵ تیپی هونەری هەولێر تۆمارکردن ئێستاش لەناو جێسکەی خەڵک دەزرینجێتەوە هەموو دەتوانم بڵێم شاکاری زۆر جوان بوون یەکێ لەو گۆرانیە کە بەلوێری شوان دەتوانم بڵێم جوانترین و شاکاری زۆر جوان مامۆستا ئەحمەد من لێرەوە دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی بەڵێ ینی دەتوانم بڵێم شاکارێکی زۆر جوان گۆرانیەکانی تریش هەموو گۆرانی بێژانەی کە کاتی خۆی لەگەڵ جەنابەت کاریان کرد مامۆستا محەممەد جەزا بوو قادر کابان بوو بەڵێ لەگەڵ ئێوە تەزیلی کرد بەبیرمە کە مناڵمە و کاتی کاوە ژاژڵەی بوو مۆستا بەلاستامان بوو بڵێ ئەوانە زیاتر ڕەنگە سەلام محەممەدی کۆیی بوو ئیبراهیم سابیری کۆیی بوو بڵێ ئەوانە ئەشەدەبیلا خزمەتیان بە جددی یعنی ئەو کاتە هەم لە ڕووی مۆرک و ڕەسەنایەتی دەتوانم بڵێم کاری زۆر جوانیان نواند ئێستاش خەڵک ینی کە لە تەلەڤیزیۆنەکان لێ دەدرێتەوە هەرچەندە لە ڕووی کوالیتیەوە ڕەنگە وەکو پێویست نەبیست ئەو کاتێک ئەو تقنیات و ئەو ئامرانەی کە کاتی خۆی بەکارهاتون ڕەنگە ئێستا نەبوو بن بەڵام لە ڕووی ناوەڕۆک و لە ڕووی ئیحساس و مۆرک و ڕەسەنایەتی دەتوانم بڵێم شتەکان زۆر زۆر لە قیمە و لەو پەڕی بەهێزیدا بوو. الباب در میدان بودن نازان بچه در دار بریم قراتی بیراوله کاکل کاچه گو او رو کبویه سبیانه لمن لرکا امن لو خوب رسول عالم دا ساقه ولا من یادگر تو خورده پلکا عزیه کردن اینه خوشه و چی کرده دنه خدس بیران ایا مانو صدا ما چیز دادن ابنه آیا آی ممکن
برادران دوو بەرپرسی تیپی نەتەوەی شاری هەولێر هونەرە ملیەکان کاک بەدرەدین لەگەر کاک ئیمداد لەشکری بەڕێز هەندێک گفتوگۆی دەکەی دەربارەی دامەزراندنی ئەو تیپە ئەوەی بەرچاوی دیتێ لە ناو ئەو دەرەوەی وڵات و عەزم لێ کاک بەدرەدین تەفاسیلەکەی باز بکاو. تیپی نەتەوەی هونەرە ملیەکان سەرەتای دامەزراننی دەگەڕێتەوە بۆ ساڵانی 1970 لەسەر دەستی چەند هونەرمەندێکی بەتوانای شاری هەولێر کە ئەم بەڕێزانە بوون بەڕێز مامۆستا شێزە سەرسپی مامۆستا سابر عەبدوڕەحمان مامۆستا ڕزگار خۆشناو ڕزبەر خۆشناو جەودەت شاکر هونەرمەندی ملی خوا لێ خۆش بوو جەلال سەعید و کۆمەڵێک هونەرمەند مامۆستا موحسین و جەنابیشت پێشتر ڕۆڵتەوە لەگەر ئەم تیپە ئەندامە بووی لەو تیپە ئەم تیپە لەسەر پلانی بەڕێوەبەراتی سینەمە و شانۆی پایتەختی عێراق هاتە دامەزراندن دەتوانم برێم ئەو تیپە سێم تیپ بووە کە لە عێراق بەڵێ بەسرا بەغدا هەولێر کە ئەم تیپەش ڕۆر و کاریگەری تاوای هەبوو لەو بوار لە بواری هونەری بە تایبەتی لەو کادرە زۆر پێویست بوو کە وەکو کورد ئەمەش بتوانین کەلتوری خۆمان بناسێنین چە بەناوە چ بەدەرەوە کاک بەدرەدین خوا لێ خۆش بوو جەمال جەلالیش لە بەغدا دەوری هەبوو بڵێ هەر لە سەرەتای دامەزراندن کە بۆ ساڵی هەشتا توانی ئەو تیپە مەوسومێکی خۆی کە بەڕێز مامۆستا ڕەشیدیان کە خەبیرێکی ئەرمەنی بوو بڵێ کە وەکو ڕاهێنەر لەم تیپە کاری دەکرد توانیمیان مەوسومەکی 6 تابلۆ بتوانین لەسەر شانۆکانی جیهان نمایشکەین لە ئەڵمانیا غەربی و شەرقی ئەو کات یەکێتی سۆڤیەتی پێش و ڤێننا بڵێ ئەڵمانیا شەرقی و غەربی ئەمە ئەو کات ئەو تیپا کە بۆ یەکەم جار بوو سەردانی دەرەوەی وڵاتی کرد وەجگە لە ئاهەنگەکانی نەتەوەیەکانی کوردستانیش ئەو تیپە ڕۆلی بەرچاوی هەبوو لە هەموو مناسبەکان خزمەتی بەرچاوی بووە بەبێ وەستان و تاکو ئێستاش بەردەوامە لە خەباتی هونەری خۆی جیل لە دوای جیل ئەم تیپە وەکو ڕەشماڵێکە خەڵکانێک دێن لە ژێر سێبەری ئەو ڕەشماڵە پێدەگەن و جیلی تر دێتە پێش ئەم دەتوانم برێم لە خلالی ئەو فترەی لەوانەیە بەدەیان کادری بەتوانای پێگاندووە لە باری هونەری ملی کاریمە ڕۆژانەیە سعات 9 بەیانی ئێمە ئەو ستافە کوڕ و گەنجێکە لە دواوەلا کە کاری ڕۆژانە ئەنجام دەدەن ئێمە سعات 9 دێن وەرزشەکی عالەمی هەیە جیهانی هەیە کە پێ دەڵێن ئێکسەرسایز ئێمە بۆ تقریبا نیو سعات تا 45 دقا ئەمە ئەو وەرزشە ئەنجام دەدەین بە چەند حرەکەیەک پێکاتوە لە 5 تەمرین پێکاتوە بەنسبەت تابلۆیەکان عەزم لێیە لۆ خەڵک ڕۆنکەوە بڵێ ئەمە طبعاً تیپی نەتەوەی هونەرە ملیەکانی هەولێر لە ساڵی کە ساڵی 1970 کە دامەزراوە تاکو ئێستا کە زیاتر لە 36 تابلۆمان هەیە هەر تابلۆیەک تابلۆیەکان تابلۆی ڕەنگا و ڕەنگن دوو نەوع تابلۆمان هەیە تابلۆ هەیە ئەمە پێ دەڵێن تعبیری یعنی تعبیر لە شتێک دەکات تابلۆش هەیە استیعرازی یعنی خۆشیە لە بۆ هەڵپەرچێ و ئەو شتانەیە بەڵام طبعاً تاکو ئێستاکە ئەمە چەند خەبیرێک لە سەردەستیوان ئەمە فێربووینە بەڕاستی نابی ئەمە لە بیریان بکەین دەبی ئەوانە بەڕاستی وەک وەفایەک دەبی باز بکرێتن لەگەر دەستپێکردنی دامەزراندنی ئەو تیپەیە کە مامۆستا سەلمان محەممەد بوو پاشەنجینێکە ڕەشیدیان ئەوش خەبیرەکی ئەرمەنی بوو هات توانی کە 3 تابلۆ دابنێتن 3 تابلۆی زۆر جوان دابنێ ئەو تابلۆیانش بە ناوی لۆرچێ و کوێستان و لەگە درو نەبوو ئیمداد عەفوم دەکەیت زۆر لە مەژەم ڕقم و تابلۆی دوورنا بیرۆکەی چێ بوو؟ طبعاً ئەوە بیرۆکەی خەبیرەکی ڕووسی بوو خەبیرەکی ئەرمەنی بوو ڕەشیدیان کە هات طبعاً مەسعەکی کرد پێشەوەی کەەوە بیتن چوو لە دەشت لەو جێیانە گەڕا کە چۆن ئەو تابلۆیە دروست بکاتن یعنی پێ بە پێدا هات
ئەو تابلۆیانە تەبعاً ئەو سێ تابلۆی کە داینا بەڕاستی تابلۆی دوورونە دەتوانم برێم ناسنامەی تیپینەتەوەی هونەرە ملیەکانی هەولێرە بەڵێ من بە شایەدیش کە لە کاک بەدرەدین ئاگادارە لەێوەنان ئەمە فیستیڤالێک بوو کە بەشدار بووین لەوێن دەرێکە مەسوولی فیستیڤالەکە بەخۆی هاتە سەرشانەوە چەند جارێک شە دووبارە دەکەمەوە گوتی هیوادارم وڵاتی یۆناان فێر بن لە ملەتی کورد چۆن نان لۆ خۆیان پەیدا دەکەن. باشە دکتۆر گیان ئەمە هەم کە لە قەڵاتینە حەز دەکەم هەندێک باسی قەڵاتم لۆ بکەیت چونکە ئەم زۆر یادگاریم هەیە لە قەڵاتی و قەڵاتم زۆر خۆش دەوێت بە سەراحەت زۆرم خۆش دەوێت و حەزیش دەکەم زیاتر لە تاریخەکەی بگەم ئەتوش وە کابرایەکی شوێنە وەرناس حەز دەکەم هەندێک زیاتر باسم لۆ بکەی ئێستا ئەو قەڵاتە چەندین خانی وای تێدایە حەز دەکەم لەو خانیانە یەکێک ئەوەیە کە باسم لۆ بکەی ئەو خانیە تاریخەکەی ئەگە بزانانی دەگاتەوە چێندەرێ و ئیچێ بوو و چی تێدا دەکرا و ژیان تێدا چۆن بوو ئەگەر ئەوە تێدابی. سەرەتا دەبێ ئەمە کەمێک بگەڕێنەوە پێشەوە مێژووی قەڵای هەولێر بۆ زیاتر لە 4,000 ساڵ کە چەسپاوە و تاریخا و مێژووە ئەمە دەگەڕێتەوە بۆ 4,000 ساڵ کە یەکێک لە فەرمانڕەواکانی بنەماڵەی سۆمەری سێەم هەرسا بە بنیادنانی یەکەم بنەچەی ئەم قەڵایە دواتر نەتەوەکان دوای نەتەوە هاتێن تا سەردەمی ئاشووری و بابلی و سەردەمی ئیسلام کە دێ و هەروە سەردەمی مەسیحیەکان بە یەکەوە و تا گەیشتنە ئەمڕۆ سەردەمی عوسمانی بابەتێکی تری ئەو قەڵایە لێرە ئەوەی کە تۆمە بەستا بۆی ئەو مێژووی کە ئێستا دەیبینی کە قەڵای هەولێر نمونەیەکمان هەڵبژاردووە یەکێک لە خانووەکان ئێمە ئێستا لە خانووی شێخ جەمیل ئەفەندینە جەنابەت گوتت ئەوەی کە چەسپایە 4,000 ساڵە مێژوەکەی بەڵام خەڵکی عامە باسی لەوەی زیاتر دەکەن دەڵێن مێژوەکەی لە بۆ 8,000 زیاتر دەگەڕێتەوە ئەتو ڕەئیچێ بەوە ئەمە دانانی ئیش لەسەر دۆکۆمنتاری دەکەین دۆکۆمنتاری ئەوەی کە دەستمان کەوتووە تابلۆیەکی مسماریە مێژوەکەی بۆ 4,000 ساڵ دەگەڕێنێتەوە بەڵام پێشی ئەو مێژووە لە چەند چینێکی ژێر ئەو قەڵایە دۆزراوەتەوە ئێمە زیاتر لە 10 مەتری تر ماوە ئێمە کنە و پشکنین تانقیبات بکەین بۆی بگەینە ئەساسی قەڵایەکە ئەوەی کە خەڵک باسێکە لە ڕووی ئەکادیمیەوە نەگەیشتونە و ئامانجەی بەڵام لە ڕووی واقعەوە کە تو 10 مەتری تر لە ژێر ئەو تابلۆیی کە دۆزراوەتەوە ئاماژە بۆ دەکات مێژوەکەی زۆر کۆنترە لەوانەیە بگاتە 7,000 ساڵیش بەڵام ئەوەی کە لە ڕووی ئەکادیمیەوە ئەوی دەستمان کەوتووە ئەو تابلۆیە کە مێژوەکەی بۆ 4,000 ساڵ سابت دەکات. باشە سپاس دەکەم ئێستا ئەمە بینەوە سەر ئەو خانیە بزانین مێژووی ئەو خانیە و ئیچێ و چۆنیەتی ژیان تێدا چوون بووە. ئەمەی کە لێرە هەیە پاشماوەیە کە یاخود دەتوان کۆشکێکی یەکێک لە میرەکانی کووردە کە دەسەڵاتێکی ئاینی هەبووە پێ دەوترێت شێخ جەمیل ئەفەندی شێخ جەمیل ئەفەندی لە سەردەمی عوسمانیەکان لە ساڵی 1787 هەستا بە بنیانانی ئەو کۆشکە ئەم کۆشکە وەکو مەراسیمێکی ئاینی لە سەردەمی عوسمانیەکان بەکاردەهات شێخ جەمیل ئەفەندیش وەکو باسم کرد یەکێک بە لە نمونەی ئەو پیاوە ئاینیانەی کە لەو سەردەمەدا ژیانی گوزەر کردووە کۆشکەکەشی بۆیە بۆ شێوازە دروستکراوە و گەورەیە لەبەرەوەی هەموو خەڵکێک لە هەموو کایەکان لە هەموو چینەکانی کۆمەڵایەتی سەردانیان کردو بۆ ئەو کۆشکە. باشە دکتۆر جان پێشترێ ئەتو هیچ مەعلوماتە هەبوو لەسەر قەڵا دەبی چۆن بی قەڵا قەڵای هەولێر سەرەتا دروستکردنی لە خاکێکی تەختەوە دەستی پێکرد نەتەوەکان هاتن بنیاتنانێکیان کرد لەبەر ئەوەی موقعی جوغرافی هەڵکەوتەی شوێنەکەی نزیک بووە لە ئاوی بەستۆڕەکە دەهاتە خوار
بە دەوروبەری قەڵادا دەهات ئەمە تۆ لەوانەیە بەواقعی بینی بێت ئەم بابەتە تا ساڵانی 50کان و 60کان ئەم ئاوە هەر هەبوو ئەم ئاوە هەر هەبوو بەڵام دوایی نەما ئەم ئاوە کە دەهات ئەو خەڵکەی کە لە سەردەمەکانی پێشی ئەوانیشەوە هەڵکەوتە شوێنە جوگرافیەکەی وای کرد خەڵک لە شوێنێک بژی کە لە ئاوە نزیک بێت ئەمە ستانداردی ئەو بابەتەیە کە لێرە چینەکانی دوای ئەوانش هەر هاتن لەسەر پاشماوی ئەوان خانویان دروست کردەوە. باشە سپاس دکتۆر ئەدی دەرێن ئەو قەڵایە کە دروست کرایە وەکو کو دەسەڵاتدارەکان عقوبەی ئەو ئەسیرەکانی بەردەستیان و عەبدەکانی لە بەردەستیان بوون بەوانیان دروست کردیەوە هەموو خۆڵیان پێشێشانی و نازانم چ ئەوە هەتا چڵات دەکەیانی لە هەموو سەردەمێک لە هەموو فەرمانڕەوایەکانی پێشی ئیسلام و وهاتنی ئیسلامیش تا حدێک ئەو بیر و باوەڕا زۆر ئیشی لەسەر کراوە خەڵکێک کە لە شەڕ بەدی لە گیرا خەڵکێک کە ڕووی دەرامەتەوە نەیەتوانی ژیان و گوزەرانی خۆی بەڕێ بکات کاربەدەستی ئەو پیاوە گەورانە بوون ئیشان پێدەکردن نمونەی قەلاش نمونەیەکی بەدەر نییە لەو بابەتە خەڵکێک هەبووە لەو سەردەمەیە هاتووە بۆی بژانی وەکو کوردەواری خۆمان بەنان و زکێک بیت ئیش بکاتن هاتوون لە ماری ئاغایەکەیان لە ماری چێخوایەکەیان ئیشیان کردو بەنان و زەک بۆی ئەو قەڵایی کە لێ دروست بووە ئەمە تا ڕادێک ڕاستە. دەمەوێت یەک دوو پرسیارت لێ ئەمر کەسانی چاوە ئەتوو بە ئەتیبارت کوڕی کەبابچیەکی زۆر قەدیمی شاری یاخۆ بەخێر بێت زۆر چاکە کەواتە ئەمە دەزانی لە هەموو دنیا کەباب هەیە بالفعل باش لە هەموو شارێکیش هەیە بەس لۆ هەولێر بە ناوبانگترین شارە لە بۆ کەبابی کەباب بخۆی کەباب چییە بەسەن گۆشت و دونگ و خێلت دەی بەس ئایا مەسەن دەبی ئیحتیمامی پێ بدەیت ئەمەش هەولێر بالئەخەس زۆر ئیحتیمام بە کەبابی دەدەیت ئێستا مووسڵە ئیحتیمام بە قۆزی دەداتن برنج و مەرەگە و شتووە زۆر ئیحتیمام پێدا سەر و پێچک زۆر ئیحتیمام پێدا بەس ئەمە شاری هەولێرێ زۆر ئیحتیمام بە کەبابی دەدەیت ئەتو پێدوانیە وەستا لەگە وەستای فەرقی هەبی یان دەستا و لەگە بەدی مەسەلا تو قەسابیش هەیە گۆشت لێ دەکڕی لەگە قەسابەکە دی فەرقی هەیە قەسابەیە گۆشت لێ دەکڕی کەبابی دروست دەکەی کەبابەکەی دەرناچی بەس قەسابەیە دەستاوی باشە گۆشت لێ دەکڕی ئیسفادە لێ دەکەی گۆشت کەبابەکەش جوان دەردەچی باشە ئەوە هەندە شت هەیە وەلە نازانم زۆر دەچمەنە باشە ئەوە ناگەڕێتەوە لۆ عواملی نەفسی ئەو وەستایی وەستا هەیە زۆر بە نەفس و بە ئەوە بالفعل وەستا هەیە هەر لە کۆڵە خۆی دەکات بەخۆی دەزانێت مەوزعەکە کووە مەسەلەن ئەمن کەباب چیمە ئەمە سبێنان سعات 6 دەسمە قەسابی گۆشتی هەڵدەبژێرم گۆشتی بەدەستی خۆم دەینم بەس کەبابچی هەیە تەلەفۆن دەکەن لە قەسابی دێ لە گۆشتم لۆ بنێرە ئەو جا ئایا ئەو بە کەیف خۆی گۆشت لۆ دەنێری بەس ئەمە دەچم بە خۆم گۆشتی هەڵدەبژێرم ئەوە فەرقەکەی هەیەەوە لەو ناحەیە باشە پرسیارەشی دیکە باشە هەولێر ئێستا کە بە ناشکردنێت مەسەرن ماشەڵای لێبی ناژمێردرێت چەند کەبابخانەی تێدا بالفعل باشە لۆ ئیلا مەسەرن ئەگە برین دوو یان سێ کەبابخانە ئەوها بەناو بانگە کە خەڵک برێ بچین لەوێ ناوێ وەڵای ئەخەوانە قەدیمن مەسەرەن ئێستا بابی من نەکن مێردی پلچ خۆیشی دەکرد حاجی عەبۆ کەبابچیە بوو لەناو بەقاران کەبابخانەی قەدیم بوو کوردەواری ئەو دەشتەی هەولێری هەموو داهات لێنانیان دەخوارد بابم نەکن شاگرد بوو سنعەتەکە لەوێ فێر بوو هاتە ئێرەی دانا ئیشەکەی بە ینی بە پوختەیی دەکرد ئەوەی دەکرد لۆیە
ناویدایتەوە یعنی ئەنگۆ سنعاتەکە لە باب و باپیرەوە لە بۆتان ئەدی ئەمە بەخۆی بام لە ئەسڵ جەمباز بوون لە باپیرم بەس بابم لەکەم مێدی پلچیشی دەکرد بەس کاوابخانەش بەخۆی ئەوەیە فەنە ئەو ئیشکردنە فەنە هەموو ئیشێک فەنە مەسەنە فیتەرە فەنە فەنان فەنانەکە سری خۆی تێدا سری خۆی تێدا مەسەلە مشتێک دەتێ زۆری ئەمە سەر جادەن بەخێر بێ سەر چاوە یاخۆ بەخێر بێ ئەو هابوو ئەوات وەرە پێشی خاوێکە ئەوە بکە ئەوە بکەوە بکە ئەوە ئیحتیمام بدەی تەتەور پێ دەکەیت. باشە ئەتوو لە چێ فێر بووی و چێ هاندرت بوو بەڵێ وەکو فێربوون لەمێ وەکو هیواتی خۆم بوو زۆر یعنی هەر لە منداڵی و شۆ مەسەلا من دەستکاری ئەو شتانم دەکرد و حەزم لێ بوو بەڵام کە دوایە تووشی عسکەری و ئەو شتانە بووین لێکدا بڕین لە پاش برێن لە نوهەتەکانەوە دەستم پێ کرد دووبارە هێواشەواش زۆری بە خۆم ئەمن فێری بووم ئەوە لەوان بە زۆریە مەسەلا هەوڵمدا باشە ئەوە هەموو تۆنەکانی هەیە بەڵێ ئەوە نەوعی زۆرە مەسەرەن ئەوە ئێستاەوە بلوێرە نای بلوێرەوە ئەو نای بلوێرە لەسەرەوە لە 7 کونی پێک دێ لێرەوە کوناک ئەوە دەتوانین ئەمە بەند و حەیران و لاوچ کوردی پێ لێ بدێن بە هەموو نەوعچی ئەوە زیاتر 6 کونا ئەوە بەس لە بۆ فێرکردنە ئەوە نایە تەقسیمی قانونیە ئەوە مقاماتی پێدێن تانی بین مقامات بۆوانە بینین باڵەبانیش ئەوە لۆ دانیشتن و گەعدە و حەفلات دەکەن مەقسەدم لەوەی نەبوونا ئەمە مەقسەدم لەوەیە مەسەرەن هەڵکە سلمی مۆسیقی هەیە دۆڕێ بەڵێ سلمی مۆسیقی زۆری بێ ئەوان دەکەن سەر دووی ئەمن دەرێم ئەوە تقریبن ئایا لەگە سلمی مۆسیقی دەڕوایان ئیزافاتی لۆ دەکەن و یاکەن لا تەواو لەگە سلمی مۆسیقی دەڕوا دەڕوا ئێستا مەسەلا ئێستا وایتم ئەوە لایە تەواو بڕۆ لەگە فەرقە مۆسیقی دانیشە تەواو عەزی بێ بکە سلمی مۆزیقی تەواوە مەسەلەکە بالضبط علمی دێت علمیە ئەوە بە بەلاشم دروست نەکردی هەر ئەوها لە خۆڕای دروستم نەکردی مەسەلەن ئێستا تو برێ ئەوهالا پیاوەشی جوانێر و جوانی شاری هەولێر کە یەکێکە لە شخصیەتە جوانەکانی شاری هەولێر بە خێراتنێکی گەرمی بکەم و گفتوگویەکی لەگەڵ بکەم دەربارەی پێکەوە ژیان و لە شاری هەولێر و شارەکانی دیکە و ئاین لەو بوارەیەوە ئەمە زۆر سینگ فرەوان و باڵاکرد بەوە بووین و هەرچی زۆریش داخی گرانم زۆر جاریش مامۆستا ممچینە جەنابەت لە من زیاتر بزانی مازیکەرێکون لە پاشۆلی بووینە و ڕەنج بە خەساریش چوینە بەڵام هەر گوتیتمان قەیدی ناکە بە ئەمە چاک بین خراپ بین ئەمە هەر باڵکراوە بووینە و سینگمان فرەوان بووە لە بۆ شاری هەولێر و کە کردیتمان باشە ئاین لەو ڕوانگەیەوە ئایا دەبیت چمان پێ بڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سوپاس مام عەلی لە ئەو بەرنامە جوانەتان بەڕاستی ئێمەی میلەتی کورد یان کوردستانیان بە شێوەیەکی گشتی زۆر سیفاتی جوانمان هەبووە یەک لەو سیفاتە جوانانە ڕەوشتە بەرزانە ئەوەیە کە میوان دۆست بووینە هەژار دۆست بووینە ماڵمان ئاواڵە بووە هەردەم لە بۆ لێ قەوماوان دڵمان کراوە بووە
لە بۆ خەڵکانی دەربەدەر و لە بۆ خەڵکانی هەژار لە بۆ خەڵکانی لێقەوما و بە درێژایی مێژوو ئێمە چ وەکو نەتەوە یان ئەوانەی کە لە کوردستان دەژین بە کورد و بە تورکمان و بە هەموو پێکاتە ئاینی و نەتەوەیەکانەوە یان چ وەکو میلەتێکی کە زۆربەی هەرە زۆری مسلمانە ئێمە وەکو ئاینیش بەڕاستی ئاینەکەمان فەرمانمان پێ دەکا کە لەگەڵ خەڵکی باش بین یارمەتی دەستی یارمەتی و هاوکاری درێژ بکەین بۆ خەڵکانی هەژار و لێقەوماو و مێژووشمان شاهیدە لەسەر ئەوەی کە بە درێژایی مێژوو ئەو خەڵکانی کە لە دەرەوەی کوردستان زوڵمیان لێکراوە ستەمیان لێکراوە لێیان قەوماوە ماڵیان داگیری کراوە دەربەدەر بوون لە ناو هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر جێیان بۆتەوە و خەڵکەکە پێش ئەوەی دەرگای ماڵەکانیان بۆ بکەنەوە دەرگای دڵەکانیانیان بۆ کردوونەتەوە و بە هەموو شتێک نانی خۆیان لەگەڵ کردوونەتە نیوە و ئەوەی کە بەڵگەی ئەو پێکەوە ژیانەیە تاکو ئێستاش ئەگەر لە چیاکانی کوردستان بگەڕێی تەماشا دەکەی شوێنی خواپەرستی ئەوانە شوێنی پیرۆزی ئەوانە هەرماون وەکو ئاتەژگە وەکو کەنیسەیەکی کۆن یان وەکو مەزارگەیە کە بۆ مسلمانان یان بۆ مەسیحیەکان ئەمە شوێنێکی پیرۆز و ئەوانە نەڕووخاون تێک نەدراون نەسووتێنراون تەنانەت شوێنی ئاوامان هەیە لە کوردستان مەزارگەی ئاوامان هەیە کە لەلایەن مسلمانان و لەلایەن مەسیحیەکانەوە پیرۆزە لە یەک کاتدا ئەو مەزارگەیە لەلایەن هەردوولایەنەوە وەکو لە شەقلاوە مەزارگەی ڕەبەمبوویەمان هەیە. پشتڕاست لە بۆ قسەکانی جنابەت مامۆستا زۆر ڕاستە ئێستا بە تایبەتی لە شەقلاوی و لە کۆی بەڕاستی برا مەسیحیەکان یعنی ئەوەی کەنەرێ ئەوە فلان کەس مەسیح ئەوە هەنسی پێ ناکەی لەبارەی کردەوە و مەرحەبا و هاتوچۆ و یعنی حتا لەلایەن تازیە و شتیوانە هەردوو لا تازیە یەکدی دەکەن زۆر زۆر تەبیعیە. لە ناو جەماوە لە ناو خەڵکەکەدا هیچ کێشێکمان نەبووە ئەگەر کێشە دروست بێ بەڕاستی سیاسیەکان کێشە دروست دەکەن جاری وهەیە فاکتەری سیاسی فاکتەری دەستی دەرەچی کە دێ بۆ تێکدانی ئەم پێکەوە ژیانە بۆ تێکدانی ئەم کللتورە یەکتر قبولکردە ئەم دەستە دەرەچیە دەیەوێت تۆوی دووبەرەچی لە نێو ئەو میلەتەدا لە نێوان پێکاتەکاندا بڕوێنێ بۆیە زۆر گرنگە ئێمە نخبەی ئاینی یان نخبەی کۆمەڵایەتی نخبەی ڕۆشنبیری ڕاگەاندنەکان پێویستە ئەمە بە هەڵ بزاننەوە ببنە فاکتەری پاراستنی ئەم یەکڕیزیە و ئەم بەیەکەوە ژیانە. گازەکەم و گازەکەم دەرێمە و ڕۆکە بەوێ سبیانێ سەرێ منی خانە وێرانێگە لە دێشی درێ من بە گازە گازە دەوزە گەرەنگۆ حەیران و بەژنێ باریک ناناسن هەمووس بەی ناخرین گەشی شینی شاپەر بەخناوە یامان و سەداما نەدینەم دەگوێ واران خازە ئەوە دوونێگە لە بەدرەنگەوە دەگەشمە بەژنێ برند و زەندێ بە بازن و پەرچەمێ سۆری بەخەنا دەم گۆوەرە دەستەچی بای مەسەم لێ بە کەزی بەدەستیری دەربینم زۆتر شەمامە شەمامانەوە دەست مەوراتەکەی غەریبیان و غوربەتان سەزاریەخە کاکە یاخۆ دەستان خۆشبی هەر ساغ و سەلامەت بنیا ڕەبی باشە ئەمە دەزانین لە دێر زەمانەوە حەیران لە منتقەی هەولێرێ و لە دەشتی هەولێرێ گۆترایە و هەبووە و ئەوانەی کە مامۆستای حەیرانی بووینە لە دێر زەمانەوە چەند کەسانە بوون بە پەنجەی دەستی دەژماردران باشە
سەر و چاوەی حەیرانی لە چوو هەڵقوڵایە لە چێ هاتیە ئەو ناوەکو دروست بوو لە بۆی سەبارەت بۆی کە لە چی هاتی و چۆن دروست بووە ئەڕ زۆرن لەسەر ئەوە بەڵام لە کۆتاییدا هەمووی لەسەر دوو خاڵ یەکلای بوونەوە ئەویژەوەیە کە هەندێکیان دەڵێن لە مکریانەوە دروست بوو هەڵقوڵایە و دواتر هاتو تا دەشتی هەولێر هەندێک ئەوەی تر دەرێ نەخێر لە دەشتی هەولێر هاتیە هەڵقوڵایە و دروست بووە چۆتە منطقەی مکریان بەڵام ئەگەر تەمەشا بکەین لە ڕووی جوگرافیایی پێکهاتەی دروست بوونەوە ئێمە باوە لەوە گەڕین کە کامەڕایان ڕاست دەکەن ئەوەی کە گرنگە ئایا ئەو جوگرافیا چیە جوگرافیایەکە تەمەشا بکەین لە دەشتی هەولێر دەست پێ دەکا دەچێتە کۆیە لەوێ ناوچەی بتوێن پشدەر دوایە لە بۆ مکریان ئەوە ڕێیەکیان ڕێی دووەمیان لە هەولێرەوە دەشتی هەولێر دەچی لە بۆ شەقلاوە و ڕوانزوو لەوێ دەستە مکریان و ئەگەر تەمەشا پێکاتەی حەیرانیش بکەین حەیران وەکو جۆرەکانی کە دەبین حەیرانی مەجلسی و سەرچایی هەیە دەگەینە سەر ئەوەی فعلەن ئەو ڕێیە ڕاستە کە تەمەشا دەکەین لە حەیران هەم لە ناو مەجلیسدا لە دیوەخاندا گوترایە و هەمیش لە ناوچەی شاخاویەکانیش گوترایە حەیران لە کۆتاییدا دەگەینە ئەوەی کە لەوشەی ئەلحیرە هاتیە حەیرە عەرەبی بەڵام دەلالات و مەدلولی گۆڕایە پەیوەست بۆ بە کۆمەڵێک و کۆمەڵێک مانا و دەلالەتکە دەبەخشیتن ئەتوو ماشەڵڵا گەنجێکی ڕێک و پێک و ئەخرۆنی مامۆستا یعنی شتێکی سەیرە ئەتوو لە ناو ئەو هەموو کللتورە سەیرەی ئەوڕۆ لە هەولێرێ و لە کوردستان هەیە ئەتوو کللتورێکی زۆر ڕەسەنت هەڵبژاردیە کەوا حەیرانە و تایبەتە بە منتیقەکەی خۆشمان منتیقی هەولێرێ بەڵامە چنێ پرسیارەکەی من ئەلێرە ئەوەیە باشە حەیران لۆ تایبەت کرا بە خۆشەویستی و لە بەعزە کاتیش جغرافیای لۆدانرا بەخۆی وەکو مامۆستاژ لێرە تۆزێک ئەمەش پێ کرد یعنی بووە مەسەن لە بوارەکانی بەسەر کوردستان نویان بەسەر پێشمەرگە ئۆشتان ژەوترێ بەڵام بەکەمی لایانی زیاتری بەسەر خۆشەویستیدا گوترایەوە بە بۆچوونی خۆم حەیران دەربڕینی هەستی ناخە هەستی ناخی ئەو کەسێک کە عاشقا کە حەیران بۆ حەیرانەکەی دەڵێ بۆ معشوقەکەی دەڵێتن مەسەلەن بۆ نمونە بینیتی لە ڕێکانی هاتوتەوە نەیتانیوە لەبەر پێش چاوی خەڵک گفتوگۆی لەگەڵ بکات و هەان لەگلای ڕاوەستێ بە حەیران هەست خۆی بۆ دەربڕیە یعنی ئەتوش هاتێ سەرڕەئی من کە حەیران ناوە ناوە بەڵێ کابرا لە بۆ ئەوەکەی خۆی لە عاشقەکەی خۆی بەس بەڕەمز پێی گوتی وەکو ناز ناوێ بۆی داناوە حەیرانەکە بڵێ باشە کاکە دەست خۆش مامۆستا پێشترێ کەس حیسابی لۆ حەیرانی نەدەکرد کە ئێستا کە حەیران بەو شکلەی بکەوتە بواری مۆسیقا ئەگەر کابرایەک پێشانەکە حەیرانیشی بگوت با لە دەشتێ یان شمشاڵێکیان لە گەری لێدەدا لە بووی ئەویش ئەگەر هەبوایە باشە بۆ ئاخری وای لێ هات ئێستا کە حەیران حیسابەکی لۆ دەکرێت لە ناو مۆسیقای کوردی کوبوو ئەو تێک هەڵچوونە ڕوویدا مامۆستا یەکەم شێت دەبی ئەومان لە بەرچاوبی حەیران وەک لاوک هۆرە سیاچەمانە بیت فۆرمێکە لە فۆرمەکانی مۆسیقای کوردی و بەهۆی زیندوی حەیران بەهۆی دەربڕینی حەیران چ لەلایانی ئاوازەوە چ لەلایانی تێکستەوە و لەبەرەوەی ناخی دەربڕی ناخی تاچی دەنگبێژە و لە چوارچەوەی پێکاتە کۆمەڵایەتەکەی خۆیدا لە دەوروبەرێکی خۆیدا بۆیە بەردەوام زیندووە ئەو زیندووبوونەی وای کردیە کە ئێستا بێتە بەشێک لە هەم لە بواری خوێندندا هەم لە بواری کاری هونەریشدا و وای کردووە کە گەنجەکانی ئەمڕۆژ وەکو کاکە ئاشتی یعنی بە بەشێک لە پێکاتەی هونەری خۆی تەرحی بکاتن بە ناسی ناسنامەی هونەری خۆی تەرحی بکە حەیران لە ڕوانگەی پێناسەی فۆکلۆریدا تەنها لە فۆرمەکەیدا لەو قالبەی کە هەی بووە مایتەوە بەڵام لە ڕوانگەی دەربڕین تێکست هەتا میلۆدیش بە شێوەی لە شێوەکاندا بەردەوام لە گۆڕاندایە زۆر سپاس مامۆستای بەڕێز مامۆستای گەورەی سپاس بینەرانی بەڕێز خوشک و برایانی خۆشەویست ئێستاش کۆتاییمان هینا بە بەشی یەکەمی بەرنامەی کاروان کە تایبەتە بە شاری هەولێر بەسکەینێ
پاشەوەی کە جێمان لە حەیرانەکی زۆر خۆشی کاک ئاشتی عەزیز بوو ئەوجا ئەمەش کۆتایی بە حەیرانەکە دەینین و ئێمەش سپاسان دەکەین و هیوادارین کە بەدڵتامی لەگەر ئەو برا مۆسیقە جوانانە هەر دەست و پەنجەتان خۆش بیاڕەبی ئێوەش بەخێر بێ سەرسەر و سەر چاومان. کە بەوێ سبیانێ سەدیگات دەکەم دەمگۆتە درێ خۆمە تو بەس بکە تەخمینان ئەیامان و سەدامان دەرێمە و ڕۆکە بەوێ سبیانێ سەدیگات دەکەم دەمگۆتە درێ خۆمە تو بەس بکە تەخمینان ئەمرت و خۆزگەمان بەوا قاز و قرینگان کەوەچی هەموو فەزێ دەرێ بواران دەفرن دەستنە چێلێکیستانان دەبڕن گەرمێن و گەرمە سێران زێدە جوانم و تو بەجێ مافەرخە و هێنینان دەوگەتم گۆچی ژۆرێ سەر بە تارێ وەرەدەمە چێ ڕووبنیشین لە بۆ خۆمەم بکەینەوە گلێ و گازاندان ئای دە بابزانی ژیان ما کولترینەوە وار برینە کاروانایە 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 کاروان بۆوە بێباشی چەند خۆشە لەگەڵ یارێ چوار شەوان بێتیا چاچی دۆزگرتن بۆ یا خۆشە بۆ غاریبی و خەم ناچی